لە ماوەیەکی کورتا بە پشتیوانی خی پەروەردگار بیرخستنەوەی دەرباری زانستی شەرعیەکەم و گرنگی خوێندنی زانستی شەرعیەکان و ئیحتیمامی ئێمە پێی بۆ هاندانی ئەو برا بە ڕێزانەی کە کەمیان لە عیلمی شەرعی خوێندووە و بە تایبەتی گەنجەکان کە لەم سەردەمەی ئەم 20 ساڵی دواییە پەروەردە بوون و گەورە بوون کە کەمتر دەرفەتی خوێندنی شەرعیان کەوتۆتە بەردەست. ئێمە ساڵانێکە خوێندنێکمان کردوتەوە لەسەر ئینتەرنێت کە بە فەزلی خوای گەورە ئێستا پۆلی یەکەم 98 قوتابی دەرچوون و ئەو بڕوانامە بەسیتەی کە یەکەم جار دابوومانێ کە بردبیان بۆ هەندێک شوێنی بۆ زانکۆی ئیسلامی لیان قبول کردبوون وەکو شەهادەکە ئێمە بۆ خۆمان باوەڕمان پێ نییە جارەکە ببێ بە شەهادە. مەبەستمەوەی کاتێک کە ئەوان ئێمەیان ناسی بوو لە زانکۆکە و منهەجەکەیان بینی بوو کە چ کتێبێکی خوێندووە اعترافیان بەو بڕوانامەیە کردبوون. هێشتا ئێمە هەروکو وەسیقەیەکیش دابوومانێ. من لێرە ئەمەوێ ئەو برا عەزیزانە بەگشتی و ڕەوتەوانان بە تایبەتی بیر بخەمەوە کە ئەم زانستیە شەرعیانە زەرورین ئینسانی مسلمان شارەزایان بێ. ئەسڵەوەیە کە تۆ بێ لە مناڵیەوە شارەزایی بی. بەڵام ئێمە لەبەر ئەو واقعە جاهیلەی کە تایە ژیاوین و ئەو کوفرە حاکمەی کە هەبووە نەیهێشتووە دینەکەمان شارەزا ببین. لەبەرەوە بە گەورەی هەوڵە دەین قەرەبووی ئەو کاتە ڕابردوانە بکەینەوە و ئەو زانستیانەش بخەینەوە بەردەست. منیش لە هەستی مەسئولیەتمەوە بەرامبەر بەو گەنجانە ئەوەم زوو پێی پێبرد کە ئەوەی کە هەندێک شت بۆ من لووە بوارێک بووە من کرایە و خی پەروەردگار ئاسانی کردبوو بۆ ئەم گەنجانەی دوایی نەکراوت. و ئێستا هەم لە کتێب هەیە بەڵام خوێندنی شەرعیەکەش ضروریە چونکە دەستمانەگرێ هەنگاو بە هەنگاو بمان با بەرەو شارەزابوون لە دینەکەمان. ئەو کەسێک کە لەگەڵمانە ڕێەکە بە پشتیوانی خی گەورە بە سەبرەوە لەگەڵمانە ڕوا 5 بۆ 6 ساڵێک بە حەول قوتی خوا زیاتر لە 7 کتێب شارەزا هەبێ کتێبی منهەجی و هەنگاو بە هەنگاو بە عیلمە شەرعیەکانە ئەیبەینە سەرۆتر بوو ئەوەی شارەزای دوو شتیکەین. یەکەم ناسینی دەقە شەرعیەکان لە قورئان و سونەت و ئیجماع و قیاس، دووهەم ناسینی ئەو واقعی کە تایە ئەژی بۆ ئەوی بتوانێت فقه و فکر پێکەوە گرێدا. ئەگەر ڕۆیشتە مەجالی سیاسەت و ئیدارە و ڕۆژنامەوانی و ئاراستەکردنی ڕێخستن و ئەو جۆرەشتانەوە شارەزایی شەرعیشی هەبێ. ئەگەر بوو بە مەلا شارەزایی فکریشی هەبێ. چکە یەکێک لە کێشەکانی ئێمە ئەوە بوو کە ئەو کەسانەی کە فقهەکە شارەزا بوون عیلمە شەرعیەکەیان خوێندبوو بوون بە مەلا شارەزای واقعەکە نەبوون و فکری سیاسیان پێی پێ نەبرد دواکەوتن لەو بۆیە حوجرەکانیش بووکانەوە. ئەو کەسانش کە سەرڕوت بوون و لە فکری ئیسلامیە پەروەردە بوون شارەزای عیلمە شەرعیەکان نەبوون بۆیە بە چەپ و ڕاستکەوتنە حەڵاڵ و حرامکردنی دید و هەڵوێستی خۆیان یا ئەو بەرنامانەی کە تەرحیانە کردکە لە ڕاستیە زۆریان دوورە لە عەقیدە ئیسلامێک و بەتایبەتی لە وەلا و بەراءەوە. بە پشتیوانی خی پەروەردگار کە هەمووتان تەشجیعەکەم لەسەر ئەم خوێندنە پیر و گەنج و نێر و مێ خوێنەوار و نەخوێنەوار نەخوێنەوارەکانیش بۆی جۆ بگری لە دەرسەکان یان ئەو کەسی کە مستەوایەکی کەمی خوێندووە بەڵام هەوڵ بدە گوێی لێ بگری. دەرسەکان هەمووی تەسجیل کراون ئەم بابەتانی کە باسییانەکەم 15 کتێبن 225 سەعات یان کەمتر بە دەرس شەرح کراونەوە خۆشم شەرحم کردو نەتوانی گوێیان لێ بگری.